ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. هێرشی پەهبادی و موشکی بۆ سەربارەگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و پێشمەرگەکانی باشوور. هەڕەشەی ڕاستەوخۆی سپای پازداران لە دانیشتوانی ناوچە سنووریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. دەست بە سەرکردنی چالاکێکی فەرهەنگی کورد لە کرماشان. ئازادی کاتی شەریفە محەممەدی لە زیندانی لاکانی ڕەشت و درێژەی هێرشەکان بۆ سەر ئێران و کوژرانی بەرپرسانی باڵا. هێرشی پەهبادی و موشکی بۆ سەربارەگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و پێشمەرگەکانی باشوور. ڕۆژی ڕابردوو چەند بارەگایەکی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها بنکەی سەربازی هێزەکانی پێشمەرگەی باشووری کوردستان لەلایەن سپای پازدارانەوە هێرش کرایە سەریان. بە پێی دوایین زانیاریەکان ڕۆژی ڕابردوو بە درۆن هێرش کرایە سەر شوێنی نیشتەجێبوونی بنەماڵەکانی حیزبی دموکراتی کوردستان ئێران لە سنووری کۆیە و هەروەها دوو بارەگای سەر بە وەزارەتی پێشمەرگە لە هەولێر و سلێمانی کراونەتە ئامانج. وەزارەتی پێشمەرگە ڕایگەاندووە کە لە ئەنجامی ئەم هێرشانەدا سێ پێشمەرگە بریندار بوون و لە هەمان کاتدا بەیانی ڕۆژی ڕابردوو درۆنێک لە ئاسمانی هەولێر لەلایەن سیستەمی بەرگریەوە تێکشکێنرا. شایانی بەسە کەم هێرشانە لە کاتێکدا ڕوویداوە کە پێشتر چەندین جار بارەگاکانی هێزی پێشمەرگە کرابوونە ئامانجی هێرش و وەزارەتەکە جەختی لەسەر پێویستی هەنگاوی خێرا بۆ ڕێگریکردن لە دووبارەبوونەوەی ئەم هێرشانە کردوێتەوە. هەڕەشەی ڕاستەوخۆی سپای پازداران لە دانیشتوانی ناوچە سنووریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. ڕۆژی ڕابردوو سپای پازداران بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەڕەشەی لە دانیشتوانی ناوچە سنووریەکان کردووە و بۆتە هۆی نیگەرانی خەڵکی ناوچەکان. بە پێڕاپۆرتەکان هێزەکانی سپای پازداران لە ناوچە سنووریەکان وەک پاوە، مەریوان، بانە و سەردەشت بە دانیشتوانیان ڕاگەاندووە کە بەهۆی بارودۆخی شەڕەوە هەر جۆرە هاتوچۆیەک لە هێڵی سنووری قەدەغێ و هێزە سەربازیەکان مافی تەقەی ڕاستەوخۆیان هەیە. بەوتەی هاوڵاتیان هێزە چەکدارەکان بنکە فەرمایەکانیان چۆڵ کردووە و لە مزگەوتەکان و بەرزایەکاندا جێگیر بوون. هەروەها هەڕەشە کراوە کە لە ئەگەری بینینی هەر جۆرە هاتوچۆیەک بە بێ ئاگادارکردنەوەی پێشوەختە دەستڕێژی گولیان لێ دەکرێت کە ئەمە بووەتە هۆی دروستبوونی ترس و نیگەرانێکی زۆر لە نێوان دانیشتوانی ناوچەکاندا. دەست بە سەرکردنی چالاکێکی فەرهەنگی کورد لە کرماشان. لە ڕۆژانی ڕابردوودا هێزە ئەمنیەکانی ڕژێم چالاکێکی کلتوری کوردیان لە شاری کرماشان دەست بەسەر کردووە و چارەنووسی ناڕوونە. بە پێی سەرچاوەکانی هەواڵ موسلیم زارعی تەمەن 45 ساڵ و چالاکی بواری زمانی کوردی ڕۆژی سێشەمە 26 ڕەشەمە لە شوێنی کارەکەی دەست بەسەر کراوە. شانی باسە کە پاش دەست بەسەرکانی ناوبراو هێزە حکوومەتیەکان هێرشیان کردوە سەر ماڵەکەی و سەرڕای پشکنینی تەواوی ماڵەکەی ژمارەیەک لە کەلوپەلی تایبەتی و کەرەستە دیجیتاڵیەکانیان زەوت کردووە. جێگای ئاماژەیە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش زانیاریکی ورد سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران و شوێنی ڕاگررتنی ناوبراو لەبەردەستدانیە. ئازادی کاتی شەریفە محەممەدی لە زیندانی لاکانی ڕەشت ڕۆژی ڕابردوو. شەریفە محەممەدی چالاکی کرێکاری و بنکراوی سیاسی لەلایەن دەستگای قەزاییەوە بەهۆی خراپی دۆخی تەندروستی مەرەخەسی دەرمانی پێدراوە. بە پێڕاپۆرتی گەیشت و ئەو چالاکوانە کە پێشتر بە تۆمەتی بەغی حکمی سێداری بەسەردا سەپێنرا بوو پاش کوشاری گشتی و گوشاری نێودەوڵەتی حکومەکەی گۆڕدرا بۆ 30 ساڵ زیندان. بە پێی زانیاریەکان شەریفە محەممەدی مانگی ڕەشەمە 1400 هەتاوی لە ماڵەکەی دەست بەسەر کرا و پاشان بۆ زیندانی ناوەندی شاری نەگواسترایەوە و پاش کۆتایی هاتنی ڕەوەندی لێپرسینەوەکەشەی ڕەوانەی گرتوخانەی لاکانی ڕەشت کرا. درێژەی هێرشەکان بۆ سەر ئێران و کوژرانی بەرپرسانی باڵا. ڕۆژی ڕابردوو لە درێژەی هێرش ئاسمانیەکان و موشکیەکاندا چەندین بنکەی سەربازی و ماڵی بەرپرسان کراونەتە ئامانج و ژمارەیەک لە بەرپرسان کوژراون. بە پێی زانیاریەکان دامەزراوە نەوتیەکانی ئەسەلویە و بە هێرشێکی موشەیی کراوەتە ئامانج و فازەکانی سێم، چوارەم، پێنجەم و شەشەم زیانیان پێگەیشتووە. هەروەها فەرمانداری ئەسەلویە پشڕاستی کردوێتەوە کە چەند فاز لە پارسی جنوبی بانقەز لە کارخراون بۆ ئەوەی ڕێگری لە بەرزبنەوەی ڕێژەی زیانەکان بکرێت. لە هەمان کادا لە شاری لار ئەمبوڵانسێک کە هەڵگری هێزە ئەمنیەکان بووە بە درۆن کرایە ئامانج و سەرنشینەکانی دەستبەجێ کوژران یاخود گیانیان لەدەستدا. هەروەها بنکەیەکی پۆلیس لە شەقامی کەریم خانی زەند لە تەران بەهۆی هێرشەکانەوە بە تەواوی ڕووخاوە. لەلایەکی دیکەوە راپۆرتەکان باز لەوە دەکەن
کە لە ئەنجامی هێرشەکاندا ئیسماعیل خەتیب وەزیری ئیتلاعاتی کۆمەری ئیسلامی لە تاران کوژراوە. بەڵام تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە ناوەندە هەواڵگریەکانی ڕژیم پشڕاستیان نەکردوێتەوە. بچڕانی درێژخایەنی ئینتەرنێت لە ئێران. بە پێی دوایین راپۆرتەکان پچڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران لە 19یەمین ڕۆژدا هێشتا بەردەوامە. بە پێی ڕاگەیاندنی ڕێکخراوی نێت بلاکس پچڕانی ئینتەرنێت لە ئێران 432 کاتژمێری تێپەڕاندووە و چەندین ملیۆن هاوڵاتی لە ئێران لە مافی دەستڕاگەیشتن بە هێڵی ئینتەرنێت بێبەشکراون. بە پێم راپۆرتە تەنها ژمارەیەکی زۆر کەم لە بەکارهێنەران دەتوانن بە شێوەیەکی سنووردار بە تۆڕی جیهانیەوە پەیوەست ببن کە ئەمە کاریگەریەکی گەورەی لەسەر پەیوەندی و گەیاندنی زانیاریەکان دروست کردووە. دەست بە سەرکرانی بەربڵاوی هاوڵاتیان لە ئێران لە ڕۆژانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی هێرشەکان بۆ سەر ناوچە جیاوازەکانی ئێران و کوردستان بە سەدان هاوڵاتی لە شارە جیاوازەکان دەست بەسەر کراون. بە پێڕاپۆرتەکان لانی کەم 220 هاوڵاتی لە پارێزگاکانی تاران، ئەلبورز، هەمەدان و ئازربایجانی ڕۆژاوە دەست بەسەر کراون. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ هێزە ئەمنیەکان ئەم کەسانیان بە تۆمەتی ناردنی وێنە و زانیاری بۆ میدیاکانی دەرەوە، هاوکاری لەگەڵ گروپە دژبەرەکانی کۆماری ئیسلامی، چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەکارهێنانی ئینتەرنێتی ستارلینک تاوانبار کردووە. هەروەها چەندین راپۆرتی ویدیۆیی سەبارەت بە دانپێدانانی هەندێک لە دەست بە سەرکراوان بڵاو کراوەتەوە کە دۆخی تۆمارکردنیان ناڕوونە و ناسناوی زۆربەی ئەوانش ئاشکرا نەکراوە. هاوکات چالاکان و ڕێکخراوانی مافی مرۆڤ جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە وەرگرتنی دانپێدانانی زۆرە ملێ و هەروەها بڵاوکردنەوەی بە تەواوی بە پێشەوانەی یاسە نێودەوڵەتیەکانە و پێویستە دەست بە سەرکراوان لە زووترین کاتدا ئازاد بکرێن. دوایین هەوڵ درێژەی هێرشەکان بۆ سەر میلیشیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. ڕۆژی ڕابردوو لە درێژەی هێرشا و بەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر میلیشیەکانی کۆماری ئیسلامی ئەو گروپانە لە وڵاتانی عێراق و لوبنان بە توندی کراونەتە ئامانج. بە پێی راپۆرتەکان 4 ئەندامی سوپای قودس کە بە ناوی جیاوازەوە لە هوتێلێک لە لوبنان دەمانەوە سەرڕای ئەوەی کە هەوڵیان داوە بە شێوەیەکی شارەوە کار بکەن بە هێرشێکی درۆنی ئیسرائیلی لە ناو ژوورەکەیاندا پێکراون. لەلایەکی دیکەوە لە عێراق بارەگای 8 شعبی لە قەزای قائیم لە ڕۆژئاوای ئەنبار بۆردومان کراو بە پێی زانیاریەکان 3 کەس کوژان. هەروەها دوو بارەکەی دیکەی و هێزە لە کەرکووک کراوەتە ئامانج و بارەگاکانیان زیانێکی زۆریان بەرکەوتووە. بەڵێ بنەران گەشتیاوڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.